هاتووە بۆ گەیاندنی داواکاری و خستنە ڕووی کێشەکانیان بۆ بەردەم سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم. حسێن عەبدوڕەحمان جوتیارێکی گوندی مبارەکی قەزای خانەقینە و خاوەنی 42 زەوی کشت و کاڵیە. حسێن گرفتە کشت و کاڵەکان و نوێنەکردنەوەی گرێبەستی زەویەکانیان لەو کێشانەیە کە ساڵانێکە ڕوبەڕووی بووەتەوە. کیمیاویە یەک گەنم نایەت بێت بژوورەوە لە خانەقی لە کەلارۆبۆیرە ئاومان نییە مادەی 140 عقدەکانمان تازەوە نایکەن بۆ ناوە نایکەن وڵات و مەشمولی مادە 140 ئەی من چی بکەم لە حاڵەتە یعنی هەموو شتیوێڵێ تو مادە 140 مەشمول نیت عقدەکانمان تا ئیسە ناو عەرەبە هەناو عەرەبەکان. سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکان هاتە خانەقین و لەگەڵ حسێن و نوێنەری بەشێک لە گوندنشینانی ناوچەکە و بەرپرسانی کەرتی کشت و کاڵی خانەقین بۆ چۆنێتی دۆزینەوەی ڕێگەچارەیەکی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشەکان کۆبوونەوەی ئەنجامدا. ئەو زەویانەی کە پێش ئەوەی کە کێشەی مادەی 140 ژەبێت وەکو کێشەی زەویوزار لەم سنوورە هەبووە کێشەی باخەکان کێشەی زەوی کشت و کاڵی کێشەی لادیەکانمان و ئێمە لێرە لە دانیشتنمان لەگەڵ کۆمەڵێک خەڵکی یاسایی و قانونی و فەرمانگەی پەیوەنددار بەم کەیسانەوە گفتوگۆی زۆرمان کرد و لەگەڵیشیا بەشێک لەو جوتیارانە هاتبوون کە کێشەی زەوی داگیرکرایان هەبووە. ئێمە لە خانەقین بەداخەوە هەتاوەکو ئەمڕۆ وەکو باقی ناوچەکانی تر کێشەکانمان هەروەک خۆی باڵپەسێرایی ماونەتەوە هەتا ئێساکە زەوی جوتیارەکانمان داگیر کراون تەنانەت ڕێگەیان پێنادرێ پەین بێنە سەر زەویەکانی خۆیان و کاری کشت و کاڵی خۆیان بکەن و بەشێکی زۆری ئەو عەقدانی کە نزیکەی 6,000 عەقد بووە 1800 عەقدی هەڵوەشێنراوەتەوە و برانی عەرەب تەعویزیشیان وەرگرتووە ڕۆشتوونەتەوە ئێساکە دوای ئەوەی کە عەقدەکەشیان هەڵوەشاوەتەوە و تەعویزیش کراونەتەوە بەداخەوە جارێکتر دێنەوە سەر زەویوزارەکانی ئێمە. لا سنووری قەزای خانەقین 36 گوندی کوردنشین بەهۆی شاڵای نوێی تعریب و کێشەی گرێبەستە کشت و کاڵەکان بەرەو چۆڵبوون دەچن بەمەش 56,000 زەوی کشت و کاڵی لە ڕووی بەکارهێنانەوە دەکەونە ژێردەستی ئەو عەرەبانەی کە لە ساڵی 1975ەوە هێنراونەتە ناوچەکە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.